ئێستا ئەمڕۆکەتان بینیوە باڵێ کاکتۆس لەسەری ئایا زانیاریتان هەیە ئایا تەنیا بیستوتانە کە دڕکی هەیە ئەمڕۆ ئەوەنەی کە من بۆم دەرکەوت مەرجنیە هەموو جارێکیش کاکتوس گەڵاکانی دڕکی هەبێت چیتر لەسەری ئەزانن ئەبێت چۆن خزمەتی بکرێت پێداویستیەکانی چییە ڕێگەکانی زیادکردنی چییە ئەگەر پێتان خۆشە لەسەر ئەمڕۆکە زیاتر زانیاری وەربگرن ئەمڕۆ من سەردانی شەتڵگەی نالی لای کاک هەژارم کردووە ئەو زیاتر ئەمڕۆکەمان پێ ئەناسێنێت کەواتە لەگەڵم وەرن. کاکەژار ئێمە زۆرجار کاتێ باسی کاکتوس ئەکرێت ئەم جۆرە لە ڕووەکە دڕکاویە دێتە بەرچاومان بەڵام ئەوەنەی من لێرا بینیم کە شێواز و جۆری زۆر جیاوازی هەیە با هەر سەرەتا بەمەوە دەست پێ بکەین کە جۆرەکانی کاکتوس کامانن. بەڵێ زۆرمان هەیە کاتوسەکان زیاد لە 15,000 جۆری هەیە بەڵام هەر زیاتر بەوە ناسراون کە دڕکیان پێوە بەڵام ئێستا زۆر نەوعی تر هاتۆ دڕکی پێوە نییە و یەک کێشەشی نییە ئاەتا باین دەستی لێبەی کێشەی نەدڕکی پێوە نیە و ئاساییە سەڵێن بە نمونە ئەمەشە لە توخماتی کاتوسەکان ئەسانسی سفێرای پێڵێن ئەمە دڕکی نییە بەڵام ئەمە ڕنگ کراوە ئەم ڕنگانە ڕەنگی تەبیعی خۆی ئەم سەوزەیە ئاساییش ئەم ڕەنگێکی تەبیعی کراوە هەر بۆ جوانی ئەمە نەوعێشی ترە ئەمە گەدیقەت بێ ئەمە شەر دڕکی نییە ئاساییە دڕکێکی هەیە بەڵام دڕکەکەی ناچێت بەرە ساو نەرمە ئەمە هەیە دڕکی وردی هەیە و ئەمە باڵاشی بەرزە بێ ئەمە تاوەکو باڵای 2 مەتر ئاڕوە ئەمە هەیە ئەمە قورسە زۆر قورسە هەنی ئەستا بڵێن بە لایانی کەمەوە 5 کیلۆوە بێ اینجا ئەمە نەوعێشی تریەتی ئەمە دڕکەکانی ناچێ بەدەستا بەس ئەمەیان دڕکەکانی چێ بەدەستا و زۆر ناخۆش هەیە بەردەستەکەی دوای بە زەحمە لێ بێتەوە ئەمە مۆدیلێکی ترێتی ئەمە مۆدیلێک کە وتمان ڕەنگ کراوە بەڵام دڕکی نییە ئەنی ئاساییە ئەمەش مۆدیلێکی ترە ئەگە دیقەت من شێکی هەر زۆر جوانی شە و هیچ دڕکیشی نییە و ئاساییشە ئەمە زیاتر لە ژوورەوە ئەژین ئەمانە هەمویان هیچ ژوورەوەن ئەمە نەوعێکی تر ئەمە هەر ڕێک ئەڵەی بەردە هەر لای خۆشمان گوڵە بەردی پێڵێن ئەمە گوڵی ژەکە لەم بینەوە یەک گوڵیەتە دەرەوە زۆر جوانە ئەمە هەر مۆدیلێکی ترە مۆدیلمان زۆرە ئێستا ئەمڕۆکە ڕێگەکانی زیادکردنی کامانەیە چونکە ئەمەیان ئاسانە چونکە دڕکی نییە بەڵام بۆ نمونە هەر ئەمە کە پێشتر دوتبوو بەدەستنەوە دڕکی هەیە پەما بێ ڕێگەی زیادکردنی زۆر ئاسانیش نییە ئەویش بڵێن تقریبان ئەکرێن بە 2 بەشەوە بەشێشیان بە شێوازی بڵێن ئەم شەمعەدانە ئەمە ئەی بڕیت مۆمێکیش هەیە لی ئەی لە شوێنی برینەکەی وی لێەوە میکرۆم نەچێتە ناو دوای دەستکا بەڕزین ئەمە لی ئەەکەیتەوە یەک بەشی بچکۆلەی ئەم شیرەی لێت ئەمان هیچ مۆمشتی ناوێت لێبێ بەڵام ئەمە ئەگە مۆمێشی لێبەی ئاساییە زۆر باشە بۆی میکرۆوشن نەچێتە ناوین بە منونە هینیشت دەست نەکەوت مۆمەتوانین دەک تۆز خۆڵی پیا بکەیت بۆی برینەکەی وشک بێتەوە ئەتەری کێشەیەشی نامێنێ جا ئەمە یەکسەر ناتوانانی بیڕوێنی هەموو کاتوسەکان وان ئەبێ داینیت ئەی تقریبان 12 سەعات شەوێک یا ڕۆژێک بەسەریا بڕوە ئەم برینە وشک ببێتەوە اینجا ڕاستەوە خۆی ڕوێنی یعنی ئەمە ئەبێ بخرێتە نێو ئاوە وایە هەر احتیادی لە هیچ هەر شوێنێک دای بنێ ئەوای دایانی هەتاوەکو ئەم برینی وشکە بێتەوە کەم برینەی وشک بۆ دەدوای ئەڕوێنی ئەوە هەر بۆی لەبەر چاوتان ڕوون بێ ئەمە بڵێن تو حسابیەوە کە هەمە دامان ناوە ڕۆژێک یعنی وا حسابەکەین کە ئەمە شەو ڕۆژەکە بەسەر یا تێپەڕیوە باڵێ ئەجا ئەم هینەی ئەم خۆڵەکەی ئەبێت لم بێ یا زمیج یا قوم و هەنێک کدمۆزی لەگەڵا تێکەڵ بکەیت ئەگە هەر لە میژوی ئاسایی ئەبێت بەڵام لە گڵا نابێت کات و زۆر غاڵەتە لە گڵا بکەیت لەبەرەوەی گڵ ئاواگرێتە خۆی و ئەمیش حەزی لە ئاو نەی ڕسێنێت ئەمە احتیادی ئەواهی مێسایی تر ئاوی ئەی ئەتوانی لە هەفتەی ئەوەڵی یەک جار ئاوی بی ئەتە دوای ئەوە بۆی بکەی بە دەڕۆژ دەڕۆژ یەکجار ئاوی هەتاوەکو ئەڕوێت ئەمە شێوایەتی کەوتمان بەلەق زیاکە نوعێکی تریشمان هەیە کە بە شێوەی برالا بە شێوەی بەچکە زیاکە بڵێن بەرمونەوەکو ئەمە ساگە دیقەت بی چەند بەچکەیەشی کردووە ئەمە خۆی لە ئەسا هۆڵندیەکان زیاتر لە پیلمۆزای ڕێنن بەڵام ئەوان پەڕلایتی تێیەکەن ئەم پەڕلایتە ئەمە حساب کە دەوری زمیجەکە بینێت ئەمە ئێستا یەک دنیا بەچکەی کردووە توانین بەچکەیەشی لێ دەربێنی یەک ڕێگی پێوە بێت یان
زیاتریشی پێ بە باشترە ئەمە احتیاجی ئێستا حاضرە بۆ ڕوانن ئەمە یەکسەر ڕوێنی پێویست ناکە دای بنێشە و ڕۆژ و ئەوانەی نایێت چونکە ئەمە برینی نییە وایە؟ برینی نییە ئەمە ڕێک بە شێوەی بڵین بەچکەیە برالە ئەمە ئێستا من بۆم حاضر کردووە قوم و پیتمۆزم تێکەڵ کردووە بۆ یەکسەر حاضر بێت تۆزێک ئاوی یەکەم جار ئەم ئاوەی تر کەدا تا یەک هەفتە ئاوی نایێتە دوای ئەوە دە ڕۆژ جارێک ئاوی بۆ زیاتری ئاومەیە چونکە ئەڕزێت کە زیاترت ئاودا ئەڕزێت ئەکسەرێتی ئەمانەی کە لای ئێمە ئەیبەن ئەم کاتوزانەوەمانە پێشی هەڵێن ئەڵێن هەفتەی جارێک دە ڕۆژ جارێک ئەسڵەن لە زستانە مانگی یەک جار ئاوی بەسە چونکە ئەو لە خۆیان هەڵەگرێت جا ئێستا جەنابەت باسی ئەوەت کرد کە ئەبێ زۆر ئاگامان لە ئاوپێدانی ئەمڕۆکە بێت بەڵام وەک پێداویستیەکانی تر پێویستی بەچی هەیە نێوانی لەگەڵ ڕووناکیە چۆنە وەک پەینەکان تا چەند پێویستی بە ئەوە هەیە پەینەکانی بۆ دابین بکرێت ئەم کاتوسانە بە عام حەزیان بە ڕووناشی هەیە بەڵام ئاساییە ینی بنمونە ڕووناشی گڵۆپیش بێ کێشەی نییە ئەنی ئەسا ئەمانی کە تۆی بینی هەمووی ئەمە لە ژوورەوە دامان ناون هەمووشی زیای کردووە یەک نمونە پیشانت بم بۆ ئەوی بزانی چەند زیای کردووە لێرە ئین لە ماوەی بە عام گەشیان خاوە بە ئەم گەشیان خاوە ئەگەر دیقەت بێ ئەمە تقریبن لە ماوەی 2 مانگە ئەمەngەی زیا کردووە بەتر هەموو لەقێک گەڵایەک کە تازە دەریەکە ڕەنگێکی سەوزی کاڵی هەیە یا ئەو ڕەنگی هەیە کە خۆی هەیەی بەڵام بە کاڵی بە کاڵتر دوای ڕەنگەکەی تێرە بێتەوە چێتەوە سەر ئەم تقریبان مارۆنیە مارێن و سەوزە تێکەڵە وەکو وتمان ئەمە هەتوانی خۆراشی گوڵیان بیتە NPK 15 ڕۆژ جارێک 20 ڕۆژ جارێک یەک کۆچکی چاکەیتە ناو لیترێک ئاوە لە هەموو مەشەلەکان هەیە ئەیتوێنیتەوە لە بری ئەوەی بای ئاسایی ئایبەی بەو ئاویەیتر نیو پەرداخێ بەپێی گەورەبووی گوڵاکە بەپێی قیاسی ئینجانەکەش ئینجانەکە زۆر گەورە بێت توانین 2 پەرداخی تێ بکەین ئینجانەکە بچووک بێتوانی پیاڵێکی تێ بکەیت ئەنە ئەمانە لە ژوورۆ لە هەموو شوێنەکە ژین باشە باوەک دووە پرسیارم ئەمە بێت لە جەنابەت کە ئایا ئەم ڕۆکە هیچ نەخۆشیەکی هەیە کە تایبەت بێت بە کاکتوس؟ زۆر بە کەمی مەگە بە سوتفا کاتوسشی نەخۆشی بێ گەورەترین نەخۆشی ئەوەیە ئاودانەکەی نەزانی ئاودانی زۆر ئەیڕزێنێ ئەمەدەم دوو جاری باسمان کرد بەڵام گەورەترین نەخۆشی ئەوەی ئاوی زۆری بیت حەزی لە ئاو نییە بەڵام ینی بۆ شێوەژ ناپچی حەت ئاوینەی بەمونە لە چلەی هاوینە تۆ مانگێک ئاوینەی ئیترەوە شکە بێت ئەین لە چلەی هاوینە هەفتەی جارێک بۆ 10 ڕۆژارێک ئاوی بە ئاوەکەی تەنزیم بکە بە حیاتی تووشی نەخۆشی نابێ هیچ نەخۆشیشی نییە تا ئێستا زانیمان کاکتوس پێویستی بە چی هەیە و ئەبێت چۆن خزمەتی بکەین جا لەگەڵم بن بۆ ئەوەی کە بزانین ئەم ڕۆکە چ سوودێکیشی هەیە لەگەڵم وەرن ئەچم سەردانی ڕۆک ناسێکیشە لە شەتڵگەی گەڕانەوە بۆ سروشتم هاتوون بۆ لای کاک جەلال کەریم بەرپرسی ڕاگەاندنی کۆمەڵی ڕۆکناسانی کوردستان بۆی کە کاک جەلال پێم بڵێت کە سوودەکانی کاکتوس چییە بەڵام پێش ئەوەی کە باسی سوودەکانیم بۆ بکات پێم خۆشە لی بپرسم کە ئەم ڕووەکە هیچ ناوچێکە چون من ئێستا قەبارەیەکم بینی یەکجار گەورەیە بەڵام لە لای خۆمان بەم شێوەیە نییە ئەبێ لە ژینگە ئەسلەکەی خۆی بەم شێوەیە بێت لە کوێ هاتووە بەڕاستی ئەم کاکتوسە؟ بەڵێ کاکتەس لە ژینگەی سەرەکیەکەی کە پێوتە نەیتف لە ئەمریکای باشوورە لە چەند سانتیمێکەوە هەیە تا چەند مەترێک تا 2 مەتر و 3 مەتریش هەیە لە ژینگەی نیمچە گەرم واتە کەمەرەی حەزی بە ژیانێکە کە کەم ئاو بێ و کەم شێ بێ و لامان کاتە حەزی لە گرمایەکی باشە واتە ژینگەی کوردستان دەتوانین بڵێن لە سلێمانی بەرەو خوار بەرەو ناوچەکانی گەرمیان ژینگەیەکی گونجاوە بۆ زۆرکردن و بۆ ڕواندن و زیادکردنی جۆرەکانی کاکتوس. باشە جا ئەم ڕووەکە چ سوودێکی هەیە و چ سوودێک ئەتوانرێ لێ ببینرێت کاک جەلال؟ ئەم ڕووەکە دەتوانین بڵێن سوودەکانی بەپێی جۆرەکانی ئەگۆڕێ لە بنەڕەتدا ئەگرنەوە بۆ فامیلیەک یا خێزانی کاکتەیسیا. کاکتەیسیا 127 جۆر یاخود ڕەگەز یان جینەس لە خۆی دەگرێت ئەم 127 ڕەگەزە جۆرە 1750 سپیشە سواتە با بڵێن نوعیان هەیە
جۆر ئەم 1950 ئەگەر ببین ئێستا بەشێکی زۆر لێرە لەم کاکتەسانە بەرچاوی ئەماکەوێ ئەمە لە بنەڕەتدا جێڵێک لە ناوایەتی جێڵەکەی بەکار دێت لە لایەن وڵاتانی پێشکەوتووەوە بە تەکنۆلۆژیایەکی زۆر تایبەت سوودە جێڵەکەی وەرەگرن بۆ کارگەکانی دەرمان بە تایبەتێوانی کە کاری جوانکاری و کاری بابڕین بەهێزکردنی قژ و تونکردنەوەی پێستەکەن یاخود نەرمکردن و شێدارکردنی پێستەکەن بەڵام هەندێک شێوازی تری هەیە هەندێک جۆرێکی هەیە کە نۆفالی کاکتۆس ئەوەیان جۆرێکی تایبەت کە میوەکەی پێوەیە لە خۆمان پێڵێن هەنجری درکاوی ئەوەی کە میوەکەی پێوەیە ئەو میوەیە زۆر زۆر تایبەتە یعنی توانم بڵێمە چەکە لەو میوە بە نرخ و دەگمەنانی کە بۆ تازە من لە 14 سپتەمبەرە نزیکی مانگێک پێش ئێستا توێژینەیەکم لەسەری خوێندەوە کە ئەو کاتە ئەو ڕۆژە با بڵێن پەپلیش کرابوو بڵاو کرابەوە ئەڵێ بۆ نەخۆشەکانی دڵ و بۆری خوێن و چاوریەکان و بەرزەفشاری خوێن و قەڵەویش ئێستا باسی ئەو شلەیان ئەو جەڵەی ناو گەڵاکانت کرد کە هەندێک جار وەک لایەنی جوانکاری سوودی لێبێنرێت ئێستا ئەکرێت ئایا کەسێ ئەگەر ڕوەکەکەی لە ماڵەوە هەیە هەر خۆی ڕاستە و خۆ بەکاری بهێنێت یان نابێ پرۆسەیەکی پیشەسازی بەسەری و ئەنجامێت اینجاکرێت کەڵکی لێوە بگیرێت ئەم ڕوەکە لە هەندێک جۆریانە لە هەندێک جینەس و سپیشەسا یەکچوونێکە لە نێوان کاکتۆس و ئەلۆڤێرا ئەلۆڤێرا زۆر سەلامەتە ئەگەرچی ئەویش جۆرێکی باڵین ژاراوی هەیە بەڵام ئەلۆڤێرا گەڵاپانە گەورەکە ئەمە کە لای خۆمانێ ئەتوانی وەکو بەکڕاندن کەوچکێک بینی جێڵەکەی لێ بخۆی ئەتوانی بۆ ماسکی دەموچاو بەکاری بینی بۆ قش بەکاری بینی زۆر سەلامەتە بەڵام ئەم کەمتر ڕاستە ئەمە هەمووان پێوتە سەباریات یان عوساریات لە عەرەبیە ئەمە ئەتوانی بەکاری بینی بەڵام بە ڕێژێکی کەمتر وە تایبەت بە قژ و بە پێست بەڵام ئەگەر بتێوەکو خۆراک بەکاری بینی پێویستە لە ژێر چاودێری کەسێکی شارەزا و پسپۆر بێت لە دەرمانسازی یان لە جادەرمانی لە بەرەوە هەندێک جۆران هەیە ژاراویە بۆ کامێک لە کێشەکانی پێست ئەبێت بۆ پێست نەرمکردنەوەی پێستە و کەسانی کە پێستیان نوشکە پێستیان زبرە وەکو ماسکت بەکار دێت ئەو جێڵی ناوی پێست نرم و شێدارەکات و ئەتوانین بڵین ئەنتۆکسیدانتێکی باشی تایە دژی چرچولۆچی و پیری پێستیشە ئەو سوودانە هەمووی کە من باسەکەم بە توێژینەوە سەلمێنراوە بەڵام لە شێوازی بەکارهێنەکە بێ ئاگدار بین کە زۆر زیادڕەوی تیانەکە بەتابەتی بۆ خۆراک دەستەکانی خۆش بێ کاک جەلال کاتە بۆتان دەرکەوت کاکتوس هەم ئەبێ چۆن خزمەتی بکەین و هەمیش سوودی چییە بە هیوای ئەوەی کە ئەم جارە لە ڕێکخستنی ماڵەکانمان ئۆفیسەکانمان جێیەکی تایبەت بۆ ئەمڕۆوەکە بکەینەوە.